ڕۆژ باش کوردستان ڕۆژ باش گەلی تێکۆشەری کوردایزان و خۆشەویستان لەگەڵتانم لە بەرنامەی ژیارەوە لە ئاریان توێ بۆ پێشکەشکردنی بەرنامەیەم بەیانیە. بژاری بەرنامەیە ئەم بەیانیەمان هەلومەرجی باشووری کوردستان و هەروەها هێرش و داگیرکاریەکانی کۆماری سێدارە و ئاکەپەی فاشیست لەسەر خاکی باشوور و هەلومەرجی لایەنەکانی ڕۆژهەڵات کە بە ساڵانە کۆماری سێدارە بن کە و بارەگاکانیان تۆمبارانەکە هەتا کوێسە تەکبیرێکی ئەو تۆیان نەبینیوە کە چارەنووسیانە بێ بە چی و چه هەڵبژاردەیەک هەڵەبژێرن. و هەروەها دوێنێ لە شاری سلێمانی شاری ڕۆشنبیری ڕووداوێکی دڵتەزێن ڕوویدا کە خەباتکارێکی لە مێژینەی گەلەکەمان بەرپرسی ڕێکخراوی شەهیدانی پەکەکە بەڕێز شوکری سەرحەد بەدەستی چەپەڵی میت و نۆکەرەکانی لە سلێمانی شەرمەزار ترۆر کرا. ئێمەوە شەرمەزارەکەین و هەروەها کوردستانیان لەسەر ماڵپەڕە کۆمەڵایەتیەکان بە توندی ئەو کارە قێزەوەنەیان شەرمەزار کردووە و تەرمی پیرۆزی دوێنێ بەرەو گۆڕستانی شەهیدانی قەندیل براو لەوێ بۆ دوجار ماڵاوی لە ژیان کردو بە خاک سپێردرا. مەرگونەمان بۆ ئەو نۆکەرانەی میت کە شەرەف و کەرامەتی خۆیان بۆ مشتێپارە ئەگۆڕێنەوە. بەڕاستی شەرمە کە ئابۆ شێوە لە ماڵی خۆت بەدەستی میتی قێزەون و هەروەها کۆماری سێدارە ترۆر بکری. هەرچەند بەڕاستی ئاکەپەی فاشی زەلیل بووە لە بەرامبەر بەرخۆدانی گریلاکانە و دەستی داوە بەو کارانە، بەڵام هیچ ئەنجامێ بەدەست ناخات. چەندین ساڵە ئۆپراسیۆن لە دارەخا بە هاوکاری ناتۆ بە هاوکاری ڕووسیا و ئەمریکا نەیتوانی هیچ ئەنجامێ بەدەست خات ئیلا شکستنەوێ. سەرنجامی شەروایە گەلی ئێمە سەرەکەوێ دڕ و ڕەشی هەر بۆ داگیرکەرەکانی کوردستان بۆ ئاکەپەی فاشیست و بۆ کۆماری سێدارە. بۆ باسکردن لەسەر مژاری ئەم ڕۆمان دومیوانی بەڕێزمانەیە، یەک لەوانە بەڕێز عەلی کەریمی چالاکی سیاسی و هەروەها بەڕێز کۆماس شابازی ڕۆژنامەوان. هیوادارم بتوانین باسێکی بەپێز بۆ ئێوەی خۆشەویست پێشکەشکەین. بەخێر بێن هەردوو میوانی بەڕێز کاک عەلی و کاکە کۆماس. زۆر سپاس، بەیانیتان باش. بەیانی باش. سەرەتاش مەلای کاک عەلی. کاک عەلی یان هۆکاری ناسەخامگیری هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە بۆچی؟ وڵا ئەگەر بین باسی وردەکاری و هۆکارەکانی ئەوەی کە باشوور بۆ وای لە هاتەوە مێژۆکەی چۆن بووە، بەڕاستی زۆر هەڵدەگرێت. کاک نەزمەجا پێشەکی جارە سڵاو بۆ خۆت و بۆ کاک کۆماس و بۆ بینەرانی بەڕێزی ئاریان تیوی. دواتر دەبێت بین باسی وە بکەین ئەو هەلومەرجەی کە باشوور پێیدا ڕۆیشتۆ لە ماوەی ئاخر هەفتا ساڵی ڕابردوودا. ئەویش حەقیقەتەوەیە ئەم زۆر جار قسەیەک دەکەم، ئێستاش دیسان لەو بەرنامەی جەنابەت دەیڵێمەوە. ئەویش ئەوەیە کە ئەگەر لە بپرسن وەکو چاودێرێک، وەکو ڕۆژنامەنووسێک، وەکو کەسێک کە لە خەباتی 42 ساڵەی کوردستان لە هەردوو پارچەی ڕۆژهەڵات و باشوور بە چالاکی کارم کردو و تێیدا بووم، ئەگەر لە من پرسن لە 100 ساڵی ڕابردوودا خراپترین تەجروبەی کوردی چیە، ئەمن بەبێ ئەولا دەڵم خراپترین تەجروبەی کوردی هەر بە شۆڕشی ئەیلولەوە، هەر بە شۆڕشی نوێوە، هەر بە شۆڕشەکەی ئێستاوە، هەر بە هەرێمەکەوە، هەر بە دوای ڕاپەڕینەوە، هەم بە ڕاپەڕینەکەیەوە. ئەمن پێیان دەڵم خراپترین تەجروبەمان تەجروبەی کوردیمان تەجروبەی باشووری کوردستانە. و بۆش کۆمەڵێک کۆکار کۆمەڵێک ئەوەم هەیە، بەڵگەم هەیە کە لەوە بۆ ئەو تەجروبەیەکی خراپ بوو. تەجروبەکە حقیقەت ئەوەیە کە بەشی زۆری لە خراپەکاریەکەی دەگەڕێتەوە سەر خودی سەرکردە و حیزبە شۆڕژگێرە کۆنەکانی دوێنێ ساحەی کوردستان. یعنی جاران ئەگەر کۆماری مەهابادیان دەڕووخاند یا حکوومەتەکەی شێخ مەحموودی مەلیک شێخ مەحموودی دەڕووخا بەسەر ئینگلیسمان دادێنایە، بەسەر سۆڤێتمان دادێنا، دەماکوت پشتی لە کۆمارەکەی کرد. ئەم دەفعەیە ئێمە هیچ بەڵگە هیچ دەلیلێکی ئاوا ناتوانین بینەوە بەغێر ئەز ئەوەی کە بڵێن نەخێر خۆمان بێعورزە بووین، خۆمان بێکفایەت بووین، خۆمان نەمانزانی ڕابەری میلەتەکەمان بکەین، خۆمان لاماندا لە قۆناغی شۆڕژگەری
خۆمان ئەو شۆڕژگەرانەی دوێنین کە دەکەوینە دەسەڵات دەبین بە دیکتاتۆر و دەبین بە گەندەڵ و دەبین بە فەساد. حقیقەت ئەوەیە کە دوایی بە تایبەت تۆ گەرچاو لێ بکەی هەر لە شۆڕشی ئەیلولەوە تۆ دەبینی کە شۆڕشی ئەیلول چۆن ساز بوو، چۆن بەبێ بەرنامە بەبێ پلان و ناو خودی ناو ئاخنی شۆڕشی ئەیلول چۆن ساواکی شای تەنی، چۆن ساواکی شای دەستی بەسەر هەموو جنگەکانی فەرماندە عەسکەری و فەرماندە سیاسیەکانی ناو شۆڕشی ئەیلولدا گرت و ئاخرەکەی بە فیتی ساواکی شا بۆ ئەوەی کە بەرژەوەندێکی مادی و خاچی و سیاسی لەگەڵ سەدام حوسێن ئەو کات بەدەستبێنێ تۆ دەبینی ئاخرەکەی دوای ئەو هەموو ماڵوێرانی بۆمبارانی قەڵاتزێ و شارۆچکەکانی کوردستان و ئەو هەموو خەڵکان لە شاخولەوە ئاخرێکەی بە فیتێکی محەممەد ڕەزا شای پەهلەوی تۆ دەبینی شۆڕشەکەی ئەیلولی کە ئێستاش زۆری پێدەنازن بەڵام کەس ناچێتە ناو ئاخنەکەی ئەرێ بابە بەڕاستی و شۆڕشەی کە ئێوە ئەو هەموو پێی دەنازن و هەموو پێ بڵێت ناوڕۆکەکەی چ بوو وەرن بۆمان شیکەنەوە ئەگەر هیچی چۆ کوبریش قسان دەکات دڵەوە قین لە دڵە ئەوە چێ بەڵام حقیقەت ئەوەیە کە شۆڕشی ئەیلول بەداخەوە بۆ یەکەم جار لە مێژووی عێراقدا سەرکردەیە کات مەلیکایەتی ڕوخان بە ناوی عەبدولکەریم قاسم یەکەم سەرکردەی عێراق بوو کە کوتی عێراق وڵاتی کورد و عەرەبە و نەتەوەی کوردی بە لەسەر زماندانە لە دەستوردا هێنای و حازر بوو تەواوی ئیمتیازاتی کورد لە بەغدایە لە کوردستان وردە جێبەجێ بکە تەنیا شتێکی کە قسەی لەسەر بوو مشتومڕی لەسەر بوو لەسەر کەرکووک بوو ئەویش دانرابوو بۆ ڕێفراندوم بۆ ئەوزاوانە بەڵام هاتیم شتێکمان ساز کرد بە نێوی شۆڕشی ئەیلول کە دوێنێ پێرە ساڵوەگەریان کرد هەچەند ساڵوەگەرەکەی یازدەی ئەوە نیە ئەوانە شتی دروست دەکەن یانی بەڕاستی دەنا یازدەی ئەیلول چێ دەڵێ یازدەی ئەیلول شۆڕشات ئەمە حقیقەت ئەوەیە سێ چوارمان پێش ئەوەش تۆمەڵێک ئاغاوەتوانە دژی ئیسلاحی زەراعی عەبدولکەریم قاسم کە شتێکی متەرەقی بوو شتێکی نوێ بوو شتێک بوو کە دەبوو بکرێت ئێستاشی لەگەڵ بێ ئێوە ئاگاتان لە باشووری کوردستانت ئێستاشی لەگەڵێ بەهۆی کە ئەو شۆڕشە نەکرا شۆڕشی ڕفۆرمی عەرزی ئێستاش دەبینی لە سلەیبانی و لە هەولێر و لە باشووری کوردستان کێشەی زەویزارمان زۆرە کێشەی ئاغاوەتمان زۆرە کێشەی دێ و دیهاتەکانمان زۆرە کە عەبدولکەریم قاسم بەڕاستی دەویست ئەو ڕفۆرمە بکە کەچی ئێمە شتێکمان ساز کرد بە نێوی شۆڕشی ئەیلول و شۆڕشی ئەیلولمان هێنا خواستەوە بە نێوی مەسەلەی نەتەوایەتی و دوایش تەسلیمی شای ئێرانمان کرد ئێوە دەبینین لە ماوەی کەمتر لە 24 سەعاتدا سەرکردایەتی ئەو کاتی شۆڕشی ئەیلول کە مەلا مستەفای بارزانی بوو هەستا هات وەکو دەستماسکردن دەستی شای ئێرانی ماچ کرد بۆ شۆڕشەکەی تەسلیمی شای کرد وەکوتی ئەمن سەربازی شای ئێرانم ئەمن پیاوی شای ئێرانم و شۆڕشەکە داخرا و ئەو جارجاڵی ئاژبەتاڵی لەداوە وشەی ئاژبەتاڵ لە ساڵی 1975 دوایەوەی کە ئەو شۆڕشە ئەو هەموو چەکدارە ئەو هەموو پارە و پولە مثلا تۆ دەبینی کاکە نەزمەجان قسەکە بە چاچی ناکەن نایان ببەڵگە بیڵن ئەو کاتی کە ئەو ڕۆژەی ئەو ئێوارەیە کە شۆڕشی ئەیلول ئاژبەتاڵی ئێعلان کردووە زیاتر لە 48 میلیۆن دینار پارەی نەغت هەبوو لە بارگای بارزانیدا 48 میلیۆن دینار کەوابە زەربی سەیب کە دەبێتە دۆلار هەر دینارێک نزیک زیاتر لە $3 بووە یعنی ئەو کات ساڵی 1975 کە جەنابێت ئێمە لە ئێرانە جێبێک پەیکانێک دەکڕا بە 22,000 تمەنی ئەو کات زیاتر لە 150 میلیۆن دۆلار لە شۆڕش ئەیلولدا هەبووە هەر بە قسەی کەسایەتێکی وەکو دکتور محمود عوسمان کە ئەو دەم لە نێو شۆڕشدا بوو و زۆریش هەمەکارە بۆ زۆریش کارە بووە بۆ خۆی لە یەکێک لە نووسینەکانیدا باسیەوە دەکاتە و یا لە قسەکانیدا کە زیاتر لە میلیۆنها میلیۆن فیشک و ئەرزاق و ئازوقە و فرۆشگاکانی شۆڕش پڕ ئاخندراون بە وەسایل و بە کەلوپەلی کە پێداویستی پێشمەرگەیە تفەنگ و فیشک و گولە تۆپ و ئەوانە بەڵام دەبینی ئەو هەموو پارەیە نەغدەش کوتیان نا ئەمە شۆڕشمان پێ ناکرێت دەسۆشدا خودی دوکتور محمود دەڵێ ئەگەر هیچمان نەکرد بە زیاتر لە ساڵک دەمانتوانی بە ئازوقی خۆمان بە کەرەسەی خۆمان بە چەک و تەقەمەنی خۆمان ئیدامەماندا بە بەڵام چونکە شۆڕشەکە هەر لە ڕۆژی ئەوڵەوە شای ئێرانە دروستی کرد و ساواکی ئێران دروستی کرد ساواکی ئێران دەستی تێوەردا و ئەو کەسانەی کە ئێستا کوونێ ماون لە بیریانە
دەزانن لە شۆڕشی ئەیلوولدا هەموو ئەوە سەرهەنگ و ئەفسەرەکانی ساواکی شای بوون کە لە بارگاکانی پێشمەرگەدا دەهاتن دەچووەکاران دەکرد جا بۆیە ئەو هەموو هۆکارە زۆر زۆرە و دوایویش ئەگەر ئەمە بین لە ڕاپەڕینەوە باسی حکوومەتی خۆجێیی کوردی بکەین کە بەڕاستی ئومێدێک بوو بۆ من و تۆی پێشمەرگەی بە ڕۆژهەڵاتی کوردستان دەمان کود ئای هەر بستێک لە خاچی کوردستان ڕزگار بێت هەموو کورد ڕزگار دەبێتوانە تۆ دەبینی لە ساڵی 1990ەوە کە ئەو ڕاپەڕینە کرا لەسەر شانی میلەت کرا میلەت بوو کە دوای وەی کە سەدام ئەو کرێتیە گەورەی کرد و چوو کوێیتی داگیر کرد و ئەو زارەکانە فرسەتی قۆزرایەوە بووە هەڵکان و گەلانی عێراقێ هەم لە جنوبەوە دەستیان پێکرد هەم کوردستان و ئەو ڕاپەڕینەکرا تۆ دەبینی کە شۆڕژگەرەکانی دوینێ ئەوانەی کە هاوڕێی من و تۆ بوون لە شاخ بوون ئەوانەی کە بڕوایان بە باسی هاواری دموکراسی و هاواری مافی مرۆڤ و هاواری شۆڕژگەریان دەکرد هاتن بوون بە دەسەڵات و ئەو دەسەڵاتە ئەو شۆڕژگەرانەی دوینێ بوون بەو فاسید و بوون بەو گەندەڵکارانەی کە بینای حکوومەتی هەرێمی کوردستانیان دانا کە دەبوو بەڕاستی بینای حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر پاچی لەسەر ئیخلاص لەسەر نەظم لەسەر سیستم لەسەر دموکراسی لەسەر مافی مرۆڤ دانرابایە کەچی ئەوانە هەموو پجۆخرا کۆمەڵێک تاقمێکی بچووکی عائلەیەکی بچووک لە بازنەیەکی تەنگدا لە بەنێوی شۆڕژگەر و پێشمەرگەکانی دوینەی شاخ کەدایانکو زۆرمان شەق لە بەرتەڵداوە هاتن جمگەکانی دەسەڵاتیان لە ناو شارەکان داگرت و لە ناو شارەکاندا بەڕاستی کارەساتیان بەدهێنا و نەیانتوانی جوابگووی ئاویست و داخوازانە بن کە لە شار داوایان لێ دەکەن ڕەنگە ئەوان دوێنێ لە شاخ باش بوو بێتن و شۆڕشان بەردەوام کرد بێت بەڵام ئەوان مناسب نەبوون بۆ نیزامی ناوشار بەڵام ئەوان هاتن سەرۆکی زانکۆیان کردە کۆنە پێشمەرگەیەک سەرۆکی تەندروستیان کردە کۆنە پێشمەرگەیەک کە هیچیان لێ نەدەزانی هاتن ئاخرەکەی لەباری ئۆقتە و ئەوەوە کە ئەوان سەردەمێک لە شاخ بوون نەیانتوانیەوە بە کەیفی خۆیان ژن بێنن نەیانتوانیەوە بە کەیفی خۆیان خان و دروستکەن دەستیان کرد بە تۆڵەکردنەوەی لە زیاتی ژنێک دوویان هێنا لە زیاتی دووسییان هێنا لە زیاتی سارەیەک دەیان لەبەر دەرگاکان ڕاگرت لە زیاتی وێلایەک وێلایان دروست کرد و ئەو ئۆقدەیەیان ئاوە لێ کرد کە ئەو ڕۆکانە دەبینی لە باشووری کوردستان بەڕاستی تازە درەنگە زۆر درەنگە لە باشووری کوردستان دەبێت لە بیناوە دروستی بکەینەوە دانە بەدانە تاچی میلەتیشان تاچی خەڵکیشان گەندەڵ کردووە وە گەندەڵیە و تاتۆ دەبینی ئەستا کوونە ئینتخاباتە بزانە ئەوانەی کە خۆیان دەکوتن بۆ کاندید بوون بۆ پارلەمان بۆ ئەندامی پارلەمان بزانە چیەکەن هەموو کارێک دەکەن تەنیا بۆ ئەوەی کە ببن بە ئەندام پارلەمان دەزانی بۆ دانێ بن بە ئەندام پارلەمان چونکە دەزانن کە بەستەرێک و فەزایەکی یەکجار ئاوەڵیان لە پێش دەبێت بۆ گەندەڵی بۆ دەوڵەمەند بوون ئەمە حقیقەتێکە کە دەبوو ئێمە دروست وەکوەوەی کە بە عەکسەوەی باشووری کوردستان کە ئێستا تۆتاڵ ڕۆژاوا بکەیت هەرچەند تەجروبەیەکی بچووکە هەرچەند تەجروبەی وەکو ڕۆژهەڵات و باشووریان نەبوو لە قەدیمەوە ڕابردووی خەبات و ڕابردووی پێشمەرگ بەڵام دەبینی هاتن لە ماوەیەکی کەمی 4 ساڵیدا خۆسەرێکی دموکراتیک حکوومەتێکی خۆجەیان لە 3-4 دانە ناوچەی ڕۆژاوای کوردستان دروست کردووە و تۆ دەبینی ئەگەر بێن لە من پرسن بڵند جوانترین تەجروبەی کوردی چیە یەکسەر دەڵم تەجروبەی ڕۆژاوای کوردستان و ئەگەر بڵند پیسترین تەجروبەی کوردی چیە دەڵم تەجروبەی باشووری کوردستان. سپاس کاکانی یانەگەرمەوە لا جەناب دەچمەلای بەڕێز بەڵێ سپاس بە ئەوکارانم سپاس بۆ بەڕێز ژومەر و ئەو گۆرانیە خۆشە بۆ شەهیدە سەربەرزەکان بەڵێ هاوکارانم پەیوەندیەکەی بەڕێز زانایان گرێدا بەڕێز زانا دەم باش بەڵێ زۆر بەداخەوە پەیوەندیەکەی دیسان مسراتچمەوە لای کاگالی گیان کاریگەری ئەم هەلوو مەرجەی باشووری کوردستان لەسەر لایەنەکانی ڕۆژهەڵات چۆن نەبینی وەگشتی جەنابەت وڵا زۆر پێم خۆشە و پرسیارە تێناگۆرەکە کە نەزمەجان ئەوە حقیقەتە ئەوە ماوەیە کە ئەو پرسیارەی جەنابەت کێشەیەکی فکری من بووە کە بۆچی ڕۆژهەڵاتی کوردستان ئاوا بە ئاسانی دەچێتە ژێر هێژبوونی کۆمەڵێک سەرکردەی گەندەڵی باشووری کوردستان هەر نەک تەنیا ئەو سەردەمەی هەر لە کۆنەوە گە چاولێ بکەین ڕابردوویەکی کۆنی هەیە و هەر لە سەردەمی کۆمەڵەی هیوا و ژێکافەوە ئەگەر باز دەین بۆ ناو شۆڕشی بە ئیسلاحی خۆیان ئەیلول و ئەو شۆڕژگەرانەی ڕۆژهەڵاتی کوردستان کە هاتنە باشوور
لە ساڵی 1960ەکانی زاینەوە و چیان بەسەر هات و چۆن کەوتنە ژێر هێژمۆنی و داوی مەلا مستەفای بارزانی ئەمە شێکی زۆر کۆنە بەڕاستی و بەداخەوە ڕۆژهەڵاتی کوردستان نەکراکە خەوی خاوەنی کاریزمایەکی بێت لە سەردەمی تازەدا لە سەردەمی ئەم 50 ساڵی ڕابردوودا ئەگەر بوش بێ زۆر زوو تێدا چوون ئەوەیە کە حقیقەتەوەیە کە ئەمڕۆکانە بەهۆی وەیەوە کە ئەوان خانە خوێن و ئەوان دەست لە چاو لە دەستی بەرپرسەکانی باشووری کوردستانن چ لە زۆنی زەرد چ لە زۆنی سەوز حقیقەت ئەوەیە کەوتونە ژێر کارتێکەری ئەم دەسەڵاتەی کە لە هەولێر و لە سلەیمانی هەیە هەموو هەر 4-5 هێزی ئەوەی کە پێیان دەڵێن هێزی کلاسیکی کوردیدا بە ئاسانی بکەمەوە بۆ بینەرانی بەڕێزت بە ئیسلا بڵێن دموکرات و کۆمەڵەکان یا دموکراتەکان و کۆمەڵەکان کە ئێستا بوونە 3-4 هەردوولا دموکرات دوویە و کۆمەڵەش 3-4 ئەمانە حقیقەت ئەوەیە کە نەیانتوانیوە لە ژێر هێژمۆنی زۆنی زەرد و سەوز هەر یەکەی بەلایە بۆ ئێستا زۆرتر زۆنی زەرد کە دەسەڵاتی هەیە و پارەی هەیە و بە ئیسلاح حکوومەتەکە حکوومەتی خۆیەتی لە باشووری کوردستان و تاقە هێزی سەرچێکە دەسەڵاتی بوون و نەبوون و 0 تا 1000 دەدا لە باشووری کوردستان هەر پارتی دموکراتی بارزانیە بۆیە ئەوان حقیقەت ئەوەیە کە چونکە چاو لە دەستی ئەوانن زۆر کەوتونە ژێر هەژمۆنی ئەوان وەرکو کاکە کۆماسیش باسی کرد حقیقەت ئەوەیە کە هێزگەلی ئەو ڕۆکانەی ئەو دوو هێزە گەورەی ئەو ڕۆکانە باشووری کوردستان لە ژێر سەیتەرە و هێژمۆنی ئێران و تورکیادان و تورکیا بۆ خۆت دەزانی قەت چاوی بە کورد هەڵنەهاتۆ ئێران قەت چاوی بە کورد هەڵنەهاتۆ لەوەتی هەن لە درێژایی تاریخی مۆدێرندا لە دوای دەوڵەت و نەتەوەکانی ئێران و تورکیا کە دروست بۆ هەر لە 1920ەوە ئەوانە ددانی خێریان بە کوردان هێناوە تا بۆیان کراوە کوردیان قەلاچۆ کردو تا بۆیان کرد کوردیان تیماباران کردو کوردیان زیندانی کردو کوردیان ئیعدام کردو ئەوە هیچ گومانی دەوەی دانێ و ئەم دوو هێزەی باشووری کوردستانیش هیچ شاراوەیەک نییە کە هەردوولا یەک لەولا لە ژێر هێژمۆنی تورکیا و ئێراندان و ئەوە ئێران و تورکیان هەوەی کرد بە پێشتردا باسی شۆڕش ئەیلوولم بۆ کردی ئەوە ئێران بوو بریاری دەدا لە ناو شۆڕش کەی هەڵکرێت کەی بکوژێتەوە چێ شەڕ بکات چێ شەڕ نەکات و ئێمە ئەوانەی کە لە بیرمانە بۆ خۆشت کاک نەزمەجان دەبێت زۆر باشن دەبیێت کە شۆڕش ئەیلوول لە ژێر فەرمانی شای ئێراندا بوو ئێستاش تۆ دەبینی هەرێمی کوردستان لە دوای 1990ەوە زۆرتر ئەوە پارتی بارزانیەتە عیلاقاتێکی بەرفراوانی لەگەڵ حکوومەتەکانی یەک بە دوایەکی تورکیادا هەیە و بە تایبەت لەو 12 ساڵی ئاخرێدا هەرێمی کوردستان مەعاملاتێکی یەکجار زەخیم و گەورەی ملیار دۆلاری لەگەڵ حکوومەتی ئاکپارتی دەکا و حکوومەتی ئاکپارتی و هێژمۆنی حیزبی ئاکپارتی بەسەر ماڵی بارزانیدا یەکجار زۆرە و دەتوانم بڵم حتا لەسەر چارەنووسی خۆیان چارەنووسی ژن و منداڵیان چارەنووسی چێ بێتە دەسەڵات چێ بێتە وەزیر چێ بێتە سەرۆکی هەرێم چێ بێتە ئەوان دەسەڵاتێکی یەکجار زۆریان هەیە عینی شتیش لە ئەو لایدا ئەوە دەبینی کە ئێران هەژمۆنیەکی هەیە لە شاری سلەیمانی و بە کەیفی خۆی تەراتێرە دەکات کاگانیان ببوورە چمەڕاوە لە باشوور بەردەوامە مەرگ و نەمان بۆ ئاکەپەی فاشی سەرکەوتن بۆ خەباتی ڕزگاری خوازانە گەلی کورد کاگانی یان فەرم و بەردەوام بە لە باسەکەت من بەحسەکەم دێناوە سەر ئەوەی کە ڕاستە ئێمە هیچ گومانێکمان لەوەی دانیە کە دەوڵەتی ئێران دەوڵەتێکی دیکتاتۆر بۆ چ لە زمانی پالەوی چ لە زمانی کۆماری ئیسلامی کە خۆت باشت کورد کۆماری پەت و سێدارەیە هەرچی ئازادی خواز و شۆڕژگێرە هەرچی مافە ئیعدامی کردو هەرچی مافە نەیداوە هەرچی مافی ژنانە هەرچی مافی مناڵانە هەرچی مافی ئەوەیە کە لە جمهوری ئیسلامیدا بنکۆڵ کراوە و ژێرپێنراوە و لە تورکیاژەوە هیچ شتی گومانی تێدا نییە کە ئێمە دەزانی کە دەوڵەتێکی فاشیستە لە زمانی ئاتاتورکەوە چاوی بە وشەی کورد هەڵنایە چاوی بە زمانی کوردی هەڵنایە چاوی بە تاکی کورد هەڵنایە
و هیچ مافێکی مەدەنی سیاسی قەزایی بۆ نەتەوەی کورد بۆ تاکی کورد قایل نییە ئەوە هیچ گومانێکی تێدانێ با کەس مزایدەی ئەوە نەکاکە داخواچێ زۆر دژی دەوڵەتی تورکیا و چێنە ئەمە شتێکە فاکتە و بڕاوەتەوە هەمومان ئەوەی تاکی کورد بێ ئەوەی یەک تۆز وجدانی هەبێ دەزانێ هەردووک دەوڵەت هەردووک دوو دەوڵەت چ ئێران چ تورکیا فاشیستن کوردکوژن و مافکوژن بەڵام ئەوەی کە دێرەدا ئەمان دەمەوێت سەختی لەسەر بکەمەوە تاکەی ئێمە هەموو شتەکانی دەرەوە ببینێ شتی ناوخۆمان نەبینی ئەوەی کە ئەو ڕۆکانە ئاوا دەبینی کە ئیسفادەمان لێ دەکەن سوی ئیسفادەمان لێ دەکەن بەکارمان دێنن لە هەردوو زۆنی سەوز و زەرد لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە ڕۆژنامەنووس ئەوەی کە چالاکی باکووری کە دوێنەکانە ئەوە کاک شوکریان لە بەرچاوی خەڵکی سلەیمانی ئاوا ئیعدامیان کرد کاکە ئیعدام بوو خۆ ئەمە ترۆرەکە وەکو ئیعدام وابوو ئەمە هەردوینە و پێرێکانە دەسەڵاتدارانی سلەیمانی دەڵێن شارەکەمان وەک مێوڕۆن وایە شارەکەمان ئاوا ئارامە و ئارامە ئەمە ینی گیانی هاوڵاتێکی کوردی ڕۆژهەڵات کوردی باکوور لە هەرێمی کوردستان ئەوە لە هەولێرش چەندین جار ڕووی داوە کە شەڕەبان و خەباتکاری باکوور و ڕۆژئاوای کوردستانیان کوشتۆ و ترۆر کردووە ئەوەی کە دەگەڕێتەوە ئەمن دەمەوێت جەختی لەسەر بکەمەوە و بە میلەتەکەی خۆمی بڵم لێرەوە کار نەزمەجان حقیقەت ئەوەیە کە ئەمە چی ئەو ئیجازەی داوەکە تورکیا ئێران ئاوە نفوس بکاتە ناو دانە بەدانەی مەسوولانی ئێمە و تا ئەو ڕادەیە بتوانێت هێژمۆنی خۆی بەسەر دوو دانە حیزبی دەسەڵاتداردا ئاوا جێبەجێ بکات ئەگەر ئێمە لە ڕۆژی ئەوڵەوە توانی بامان نیزامێکی شەفاف نیزامێکی سەرڕاست و دیموکراسیێکی ئەوە و ڕۆژنامەنووسێکی ئازاد لە کوردستانی هەرێمی کوردستان پەروەردە بکەین و هیچ جێگا و شک و گومانێک بۆ مەجالیسی نێونەتەوەیی نەهێڵینەوە کە ئێمە گەندەڵین کە ئێمە پێشێلی مافی مرۆڤ و مافەکانی دموکراسی دەکەین ئایا دایانتوانی ئەوانە ئاوا بە ئاسانی تەحەدای بکەن ئایا دایانتوانی ئەوانە ئەگەر ئیرادەیەکی کوردانە ئیرادەیەکی ئینسانانە کوردانەش لێگەڕە ئینسانانە مرۆڤانە لە باشووری کوردستان لەناو ئەو دەسەڵاتە خۆجێیدا هەبایە ئایا دەکرا ئەوان بە کەیف خۆیان بەزێنن تەراتێنێ بکەن ئەو ڕۆکانە بۆمبارانی سەر سوورەکان بکەن سپینە کۆڵبەری بکوژن دووسپەی نازانم درۆن مرۆنی بنێرنە سەر مەخموری ئەمە کارەساتی دەسەڵاتی کوردیە خۆ فعلەن ئەمن دوژمن بە دوژمن دەزانم و ئەگەر دوژمن بۆی شلکەی لەوە خراتر دەکا بەڵام چێ دەبێ ئیجازە نەدا کە ئێران و تورکیا ئاوە تەراتێن بکەن لە ناو حکومت ناو ماڵی کوردی حقیقەت ئەوەیە کە خۆمان بێ ئیرادەین خۆمان ئیرادەیەکی وامان نەبووە ئەگەر خۆمان ئیرادەیەکمان نەبایە خۆمان دوور باین لە گەندەڵی خۆمان مافەکانی دموکراسی مرۆڤایەتیمان ڕعایەت کردبایە دڵنیام لە ناو دنیای دەرەوەشدا گورچومان پڕ دەبوو لە ناو دنیای دەرەوەشدا دەمانتوانی زۆر چاک تەحەدای تورکیا و ئێران بکەین. زۆر سپاس باوکارانم ئەو بوو دۆسی ئەمڕۆ لە مێژوودا کە بەیەکەوە بینیمان کاک عەلی دیارە حکوومەت یاکەپەی فاشیست و کۆماری سێدارە بەردەوام خاکی باشووری کوردستانیان بردمان کردووە چ تۆپباران بێ چ بۆمباران بێ چ چەکی کیمیایی بێ بۆ نمونە لەم چەند مانگەی ڕابردوودا حکوومەت یاکەپەی فاسی چەندین جار زیاتر لە 120 جار چەکی کیمیایی بەکار بردووە دژی گریلاکان و هەروەها کۆماری سێدارە ماوەی لەمەوە پێدەستی کرد تۆبارانکردنی بارەگا و بنکەی لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تەنانەت هۆشدارەدا بە خەڵکی باشوور ئەڵێ ئەو ناوانە چۆڵکەن کە هێزە ئێرانیەکانی تایە هێزە ڕۆژهەڵاتیەکانی تایە بۆی بەباشی بردمانی کە ئەم ئۆپراسیۆنەی ئەم جارەی حکوومەتی یاکەپۆ ئێران چەندە بە پلانەکە هاوکات دەستیان پێ کردووە و هەم خاڵە سنووریەکان تۆبارانەکەن و هەم بنکە و بارەگای لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵات. کاک نەزمە هیچ گومانێک لەوەی دانیە ئێمە میلەتی کورد شانسێکمان هەیە ئەویژەوە بۆ کە بە درێژایی مێژوو تورک و فارس دژی یەکتر بوون وانی وەکو حکوومەتی تاران و ئانقارا قەت ددانی خێران بێکردا نەهێناوە بەڵام دەبێت ئەوەشمان لەبیر بێ ئەو ڕۆکانە نوخبە و ڕۆشنبیر و سیاسەتمەداری کوردی یا دەسەڵاتی کوردی دەبێت ئەویان لەبیر بێت کە بە درێژایی مێژوش ئەم دوو هێزە کە نایاری یەکترن هەمیشە و دایم لەسەر قەزیەی کورد یەکیان گرتووە
هەمیشە و دایم لەسەر قەزیەی یەک کورد هاوکاری یەکتیان کردووە بۆ سەرکوتی گەلی کورد بۆیە هیچ بە دووری مەزانەکە ئەو ئۆپراسیۆنانەی کە ئاوا لەو مانگەیدا بە تایبەت دوای هاتنە سەرکاری ئاغای ڕئیسی لە ئینتخاباتی دوو مانگ پێشی ئێرانێداوە گۆڕینی حکوومەت لە ئێرانە و هاتنە سەرکاری پیاوێکی ئەمنی و پیاوێکی دیکتاتۆر و قاتڵ و پیاوکوژی وەکو ڕئیسی و هەروەتر یەک دەستکردنەوەی هەموو جومگەکانی دەسەڵات لە ئێرانێ بوو بە ژێرباڵی ڕبەیتی ڕەحبەری یا بە ئیسلا بڵێ ژێرباڵی ئەو باڵی کە سەر بەخامنێ و یەکدەستیان کرد چ پارلەمان چ قەزا چ حکوومەت ئەمە ئیتر یەکجار زیاتر ئامادەی ئەوەن کە دڕبن ئامادەی ئەوەن کە سەرکوت بکەن ئامادەی ئەوەن کە بە تایبەت ئەگە تۆ باسێکیش لە مەسەلەی نێونەتەوەیی بکەین دەبینین کە ئەو هەموو گەمارۆ و فشارێکە حکوومەتەکانی ئەمریکا و غەرب و ئوروپایە لەسەر ئێرانیان هەبوو لە ماوەی ڕابردوو لەسەر مەسەلەی بەرجام و ئەوانە وردە لەس بە هاتنە سەرکاری ئاغای بایدن و حکوومەتی دموکراتەکان لە ئەمریکایە ئەمە تاڕادەیەک شل بۆتەوە و تاڕادەیەکی زۆر ئێرانیان بە کەیفی خۆیان بەرەڵا کردووە و ئێران بە کەیفی خۆی تەراتێن دەکا و کەسی ناڵەکا کە پشت چاوت برۆیە ئەمە حقیقەتێکە کە دەبێ ئێمە دەبێت نەقورتێکی چاک لە ڕۆشنبیر و نخبەی دنیای غەرب بگرین ڕۆژنامەکان خەڵکی چالاک خەڵکی مەدەنی وڵاتانی ئوروپا و ئەمریکایە کە بۆچی وا بێدەنگن لە مقابل ئەم هەموو خوێنخۆری ئەم هەموو کوشتنی مافەکانی مرۆڤ مافی ژن مافی مناڵ لە سەر تورکیا و ئێراندا حقیقەت ئەوەیە کە ئەوانیش بێدەنگن بەشێکی زۆری دیسان دەگەڕێتەوە بۆ سەر خۆمان کە ئێمە ئەو لۆبێ بە قورسە ئەو لۆبێ چالاکەمان ئەم هەموو نخبەیە ئەم هەموو سیاسیە ئەو هەموو ڕۆشنبیرە ئەم هەموو خوێندکارە لە ئوروپایە بڵاو بۆتەوە لە ئوسترالیاوە تا ئەمریکا نخبەی کوردی لێوچیچی بۆ نەمانتوانیوە ئاوە گۆشیان بدەین بۆ نەمانتوانیوە ئەو ئینتیمانەتەوەیان تێدا دروست بکەین کە ئەوان بتوانن ئەو ڕۆکانە قسەکەرێکی بە قووەتی هێزی دەسەڵاتی کوردی بن ئەوەی کە دەسەڵاتی کوردی لە ناوە بۆی ناکرێت ئەم نخبە و ڕۆشنبیر و لۆبیە لە دەرەوە بۆی بکرێت و بڕات بە گشت دنیادا بێتەوە و بڕات لۆبی بکە لە ناو نخبەی وڵاتانی ئوروپی و ئەمریکیدا کە کاکە وەرن چاوی لێ بکەم بزانن تورکیا ئەندامی سەرەکی ناتۆ ئەو تورکیایی کە متحیدە لەگەڵ ئاغای بایدن ئەو تورکیایی کە متحیدە لەگەڵ غەرب بۆ وا دەکا ئەو ئوروپایی کە زوو چاو ئەنوقێنێ لە ئاست ئەم هەموو پیسایی جمهوری ئیسلامی هەردووینە پێرێکانە ئیفتزاحی ئەو کاربەدانەی کە لە تەڕەب ئاژانسی ئەتۆمێوە دەچن بۆ بازڕەسی لە ئێرانەیە کاکە ژنەکانیان تەحەدایان لێ کردوون کە چوونە ژوورێ لە پشکنینی جسمیان بەست و ئەوانیان کاکە کاری خراپیان کردووە دیسانەکانە ئەوانە چاو دەنوقێنن بۆ بەرژەوەندێکی تەسکی ماڵی بۆ بزنیسێک بۆ تەندەرێک کە لەگەڵ ئێرانێ بۆ فرۆشتنی کەلوپەلێک یعنی ئەمانە هەمووی دنیا گەیشتۆتە ئەو حەدەی کە بەڕاستی لە ئاست میلەت لە ئاست نەتەوە لە ئاست تاکدا زۆر بێدەنگە و ئەو پەڕی بێمرۆڤایەتی کردوتە پیشەی خۆی ئەمەش دەگەڕێنەوە بەشێکی زۆری بۆ ئێمە بۆ ئەو خەڵکانەی کە ئەم هەموو ساڵە دەیانتوانی کە بتوانن کاری لۆبی بکەن لەناو نخبەی ئوروپایەدا ئەمن کە ئێمە کە باسی باشوور دەکەین باسی ئەولا دەکەین مەبەست باوەڕ کە کاک نەزمەجان میلەت کە دەڵین میلەتی کورد میلەتێکی شەریفە میلەتێکە بەرگەی کیبیابارانی گرتووە کە بەرگەی ئەنفالی گرتۆ بەرگەی سێدارەی گرتۆ بەرگەی ئەم هەموو وەحشیگەرەی دەسەڵاتی تورکی فاشیستی گرتووە لە تورکیا بە درێژایی 70 ساڵان کە باسیەوە دەکەین میلەت کاری خۆی دەکا بەڵام ئەوەی کە کاری خۆی ناگا من و تۆی ئەوەی کە کاری خۆی ناکا بە ئیسلا پێیان دەڵێن ڕۆشنبیر کاکە ئەو ڕۆکانە دەبوو دوێنەکانە ڕۆشنبیری سلەیمانی نخبەی سلەیمانی هونەرمەند هەموویان هاتپانە سەر زادەی و بەڕێکردنی تەرمی هەواڵ شوکریان کردایە کە تۆ دەبینی کە لە ڤیدۆکاندا دەبینین لە چاو 1.5 ملیۆن و 2 ملیۆن خەڵکی سلەیمانی بەڕاستی شتێکی بچوو بۆن بۆ خۆم بۆ دەیان چالاکی ئاوە ناو شاری سلەیمانی لە سەهۆڵەکەیدا بەشدار بوو بەڕاستی خەڵکمان بێتەفاوت کردووە بۆ چونکە خەڵک دەسەڵات وای لە خەڵک کردووە خەڵک بە ئینتما بووە
خەڵک ئینتمای نییەوە تا تۆ دەبینی هەرکەت بە ئاستەم و دوو بەڵایەک ئەو لە ئەولادەکەی ئەوە خۆیان بە دەریای ئیجەدا دەدەنودێن هەڵدێن و لە نێو بەلەمەکاندا دەخنچێن بەڵام حاضر نین لە ناو شاری سلەیمانی لە ناو شاری هەولێر ئەوە تا تۆ دەبینی ئەوە زیاتر لە 6 مانگە ئەم هەموو ڕۆژنامە نووس و چالاکوانی بادینان کەس نازانێت لەسەر چی گیراون کەس نازانێت جورمیان چییە کەس نازانێت بۆ وایان لێ دەکەن ئەخ تو چۆن دەتوانانی چ دەسەڵاتێکی ئەتووە قانونی مەدەنی سیاسی حتا ئەسکەرتاریەتی جوانیە ئەخت ئەسکەرتاریەتی تۆ کابرای دەگری دادگای نظامی دەکەی دەڵێ ئەوەت کردو ئەدامی دەکەیت ئەتۆ پێم ناڵێ ئەو چالاکوانی بادینان بە چ قانونێکی ئەتۆ گرتوتن بۆ دەیانگری چیان کردووە هەنی ئەمە سەرڕۆیەکی تەواوە ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی نوخبەی کوردی ئەتۆ بزانە ڕۆشنبیری ڕۆژهەڵاتی تۆ لە پشت ئەو لاپتۆپەی دانیشتۆ لە پشتی ئەو دنیای مەجازی فەیسبوک و ئەوانەوە دانیشتووە لە کلاپاوس هاوار دەکا بووە بۆ دەسەڵات و هێژمونی بنەماڵەی بارزانی ئەمە عیبە ئەمە کارەساتە ڕۆشنبیر کە بەخۆی بڵێ ڕۆشنبیر کە بەخۆی بڵێ چالاک بەخۆی بڵێ دیفاع لە مافی مەدەنی و دیفاع لە مافی ژن دەکەم عیبە بۆ کەسێکی کە دیفاع لە مافی دیموکراسی و مافی مەدەنی دەکا ئەو ڕۆکانە لە بیک بڵێ بۆ دەسەڵاتی خێڵ لە بیک بڵێ بۆ دەسەڵاتی عەشیرەتی ماڵی بارزانی کەچی لە بینی لەوانەدا دێن سواری سەرت دەبن لە فەیسبوک هەزار ئیتهامت دەکەن هەزار قسەت بۆ ساز دەکەن چی ئەتۆ ڕخنێکن لە دەسەڵاتی بنەماڵی بارزانی گرتووە یا دەسەڵاتی کوردی گرتووە کاکە بوا دەکەی کاکە فڵان کەس ئەتۆ حەقت نییە دەسەڵاتی کوردی بڕوخێنی ئەتۆ حەقت نییە ڕخدەنە کاکە دەسەڵاتی کوردیم ناوێ فەرقی چیە بۆ من ئەمن هەمیشە دایم کە باسی ئەوەی دەکەن ئەو مەڕەمەوە بیر دێتەوە کە شوانەکە لە دەستی گورگەکەی ڕزگاری کرد و بردیەوە ماڵێ و لەسەر تاتەکەی دانا و چقۆی لە منیدا ئەمەڕەکە ئاوە چاوێکی لێکرد پڕ لە فرمێسکەوە تیجا ئەتۆ گە جەلادنبی فەرقی چ بوو لەگەڵ جەلادەکەی دیکەم ئەمن باڕاستی ئاوا چاو لە دنیا دەکەم ئەمن پێم وابێ مهم ئەوە نییە کە تورک سرم دەبڕێ فارس سرم دەبڕێ عەجەم سرم دەبڕێ عەرەب سرم دەبڕێ یا کورد سرم دەبڕێ ئەوە نییە کوردیش سەرکوتم دەکا ئەوە نییە کوردیش زمانم دەبڕێ ئەو نە دەسەڵاتی کوردیش هزار جار وایان کردووە کە بڵێن با بە ڕووی سەدامی سپی بێتەوە ئەخم نابێ ئەوە نابێ ئەبە دێرەدا خەتای گەورە دەگەڕێتەوە سەر ڕۆشنبیر و نوخبەی کوردی باشووری کوردستان بە تایبەت دەنا میلەت هەموو میلەتی ئەو بریتانیایە میلەتی ئەم سویدەی جەنابەت کە لەوێ تاکە میلەتە کاری خۆی دەکا و ئەوان مشکلە نین بەڵام ئەوەی کە نیزامێک دروست دەکا ئەوەی کە سیستم دروست دەکا ئەوەی کە قووەیەکی قەزاییەی لە سوید دروست کردووە کە جەنابەت و کوڕی مەلەکە و کوڕی شاو هەمومان وەک یەک بن لەوێ ئەوە نوخبە درستی کردووە ئەوە تاقمێکی بچووکن ئەقەلیەتێکن کە لە کۆمەلگادا کۆمەلگا دروست دەکەن کۆمەلگا بەرەو پێشکەوتن دەبن کۆمەلگا بەرەو دموکراسی دەبن دەرا باقی میلەتەکە ئەستا ئەو ڕۆکانە لە بریتانیای مەزن لە بریتانیای عوزما کە مەسەری دموکراسیە ئەگەر نیزام نەبێنێ دەستور نەمێنێ کە نیزام و دەستور نوخبە دایناوە ئەگەر نوخبە نەبێنێت باوەڕکە میلەتی کورد وەکو تاک هزار بەرابەر شەریفتر دەردەستن لە میلەتی ئوروپایی چونکە ئەوان نەیاندیوە ئەوان ڕۆژی تنگانەیان کەم دیوە بەڵام ئێمە دیسانەکانە لە ڕۆژی تنگانە لە ڕۆژی کۆچڕە و لە ڕۆژی ئەنفال لە ڕۆژی کنیاباران پشت و پەنای میلەتەکە یەکتری بوون یەکتریان پەناداوە بۆیە ئێمە تەجروبەی زیاترمان هەیە بۆ مرۆڤ دۆست وەکو میلەت بەڵام وەکو ڕۆشنبیر بەڕاستی کاک نەزمە لێرەوە دیسان دێڵم میلەتی کورد لە باشوور و لە ڕۆژهەڵاتیش بەڕاستی بەداخەوە ڕۆشنبیری نییە. بەڵێ زۆر سپاس کاگالیان وەکو کاگعالی ئاماژە پێکردیارەوە و دیمەنانەی کە بینیمان بردننی تەرمی پیرۆزی بەڕێز شکری سەرحەد بوو بەرەو گۆڕەپانی شەیدەکانی قەندیل وەکو کاگعالی ئاماژە پێکرد ئەبوایە هەزاران کەس خەڵکی سلێمانی لەگەڵ تەرمەکەیە بوایەت و بەڕیان کردای لەبەرەوەی بەدەستی قێزەوەنی میت و هەروەها نۆکەرەکانی میت لە شاری سلێمانی ترۆر کرا ئەبێ شاری سلێمانی هەڵویستیان بێ سەبارەت بەو کارانەی کە ئەکرێ دیارە دەسەڵاتەکە کەم تەرخەمە دەسەڵاتەکە هیچ ڕەخنەیەک لەو دیاردە قیزەونانە ناگرێ و نەیگرتو هەرتا کوێسا ئەبێ خەڵکی خۆشەویست عەلی کەریمی و دواپرسیار چەند دەقێکمان ماوە کاگە عەلی ئەگەریمانەوەی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشوور چەندەیە و ئایا دیارە ئەوانی ژن و مناڵیان لەگەڵایە هەر وەکو ڕێکخراوی پەکەکە نین هەر پێشمەرگەی ڕەزمی بێ بەڕاستی ژن و مناڵێکی زۆریان لەگەڵایە
داهاتویان و چارەنووسیان وەگەری مانەوەیان لە باشوور چۆنە بینی جەنابەت؟ وڵا زۆر سپاس کاک نزمەجان هەیقەدەوەیە کە ئەوەی کە ئەو ڕۆکانە چەند ڕۆژێک کە کەوتۆتە ئەجەندای ناو میدیا و ناو ڕۆژنامەوانان و ناو دنیای مەجازی کە هەڕەشە لە حیزبەکانی کوردی ئێران کراوە لە باشوور بە شتێکی تازە نێ و پێشم وانێ کە شتێکە زۆر جددی بێت هەیقەدەوەی لە دێر زەمانەوە بێجگە لە دەسەڵاتی سیاسی و بێجگە لە دەسەڵاتی حیزبەکان ئەمە نێوانی بینی باشوور و ڕۆژهەڵات ئەوە میلەت بە عام عوام بە گشتی دیاری دەکا و ئەوە هەرگیز هەرگیز نەکراوە کە ئەتۆ پێشی کوردی ڕۆژهەڵات بگری لە باشوور یا باشوور بە کەیفی خۆیان هاتوون تۆ دەزانی کە بە درێژایی ساڵانی 70 و 60 و ئەو دوای ئاژبەتاڵ و دوای شۆڕشی نوێ و دوای شۆڕشی ئێرانێ لە 1970 ئەمە شارەکانی سنە و سەقز و مەهاباد و بۆکان مرکزی شۆڕژگێران و پێشمەرگەکانی باشوور بوون ئێمە شەروەتر لە باشوور بووین وە ئەوەی کە ئەو ڕۆکانە ئەوە دێتە گۆڕەیە ئەوە حقیقەتەن هەمووی نەتیجەی گەندەڵی و نەتیجەی نانەتەوەیی بوونی دەسەڵاتی کوردیە دەسەڵاتی کوردی من لێرە ئاوات سری دەکەمەوە ئاخری بەرنامەکەشدا با زۆر بە کوردی پێ بڵم دەسەڵاتی کوردی چ لە باشوور چ لە ڕۆژهەڵات ڕاستە لە ڕۆژهەڵات دەسەڵاتی کوردیمان نییە بەڵام ئەمە بڵم با ئەو حیزبە دەسەڵاتدارانەی ئەوڕۆ خۆیان بە ئەحزابی ڕەسەن و بە حیزبی دەسەڵاتداری کوردی دەزانن حقیقەت ئەوەیە کە ئەمن فەرقێکی ئەوتۆ لە نێوانی ئەم دەسەڵاتی کە دانیشتون بەنێوی مەکتەب سیاسی دەفتەر سیاسی نازانم کۆمیتەی ناوەندی ئەحزابەکان لەگەڵ کابرایەکی سەرجادە لەگەڵ سایەق تاکسێک لەگەڵ عارەبانە چێک فەرقێکی ئەوتۆیان نابینم بەڕاستی تۆ بزانە مەسەلەن بە درێژایی و هەموو ساڵە ئەوان بزانم چیان کردو بوو تووشی ئەمرێکی واقع بوون بەرژەوەندی باشوور دەپارێزی کاکە بەرژەوەندی باشوورە کە تۆ دەسەڵاتت هەبایە تاکتیکێکت هەبایە بەدیلێکت هەبایە ئەتۆ بەرژەوەندی چی باشوور دەپارێزی پێم ناڵێ یعنی چی ئەتۆ بۆ خۆت دانیشتوی لە ئوردوگایەکی کۆمەڵێک فەسادت تەبلیغ کردو کۆمەڵێک فەساد تەوسعە دەدەیت یعنی بڵاو دەکەیەوە ئەمە بەڕاستی دەڵێم یعنی فەرقی کابرایەکی کە عامە لە بازاڕی فەرقی چیە ئەویش چاوەڕێی قەزا و قەدەرە تۆش وەکو سەرکردەی حیزب و فڵان چاوەڕێی قەزا و قەدەری ئەو پەڕی تەزاهوراتێک شتێک دروست دەکەی لە یەکێک لە پایتەختی وڵاتانی ئوروپایی 50-100-200 کەس دێت بڵینگۆیەکی گەورە برادێکی وەکو من دێنی بە حەماسەوە قسان دەکا هاواورێ دەکاوە مەرگ بۆ جمهوری ئیسلامی مەرگ نازام تیچی کاکە تۆ لە ناوەڕاستی ستۆکۆلمەیە ئەتۆ دارێت تۆ بە کوردی قسان دەکەی خەڵکی سوێد لە بە کوردەکە لێت حاڵی نابێت یا بە فارسی قسە لەگەڵ دەکەی 4 نەفەر بەشداربووی فارست لەگەڵ نییە ئەمانە تاکتیک نین ئەمانە ڕێگای خەباتی سیاسی نین بەڕاستی دەبوو ئەگەر ئەتۆ سەرکردەی ئەگەر تۆ ئەوەی دەبوو زۆر من من ئاقڵتربی دەبوو زۆر لە من بە بەرنامەتربی بەرنامەت چییە استراتیژت چێ تاکتیکت چیە ئەمن هیچی فەرقی پێ ناکەم لەگەڵ کابرایەکی عامکە ئەویش چاوەڕێی قەزا و قەدەرە تۆش چاوەڕێی قەزا و قەدەری لە ئوردوگاکان دەستن لەسەر دەستداناوە با بزانین ئێران بۆمبارانمان دەکا بۆ بابرامان ناکە کاکە بەڵێ بۆمبارانت دەکا هەر قەدەر ناقەدەریش کردوێتی بەڵام ئەوەی کە دەبێ ئەو ڕۆکانە میلەت چاوەڕێی تۆ دەکا دەبێ بزانی کە ئەتۆ چ دەکەی لە داهاتوودا حقیقەت دەوەیە دەسەڵاتی کوردی لە باشووریش کاکە ئاخر دێڕما بەرژەوەندی لە ماڵە دەپارێزێ بەرژەوەندی بەشدار بوونت کاگالیان هیوای تەمەند درێژی و لە ساغی و بەردەوایین بەخوازیین کاکە یانی وای کات سادێکی خۆش و بەخوازیین